بە ناوی خی گەورە بەخێر بێن بۆ ئەڵلقەیەک لە زانیار و کتێبی ڕۆمانیەکێک کە لە ئەو کتێبانەی وەکو بڵێن ئایدۆلۆژیایە یاخود بڵێن فکرێک یاخود بڵێن فەلسفەیە کە بۆ بەڕێوەبردننی ژیان و ئەم فەلسفەیە یاخود چۆن بڵێن ئەم ئایدۆلۆژیایە یاخود چۆن بڵێن ئەم ستایلە لە ژیان کە هەرێکێک لە ئێمە ئەگەر بمانەوێت پەیڕەوی بکەین کۆمەڵە پرەنسیپ و کۆمەڵە بنەمایەکی هەیە و ئامانجێکی هەیە واتە هەر ئایدۆلۆژیا یاخود هەر بیرکردنەوەیەک یاخود هەر فەلسفەیەک ئامانجێک هەیە لە پشت فەلسفەکەەوە و ئەو کتێبەی ئەمڕۆی ئێمەش لەسەر چییە لەسەر چۆن بڵین ئایدۆلۆژیای مینیمالیزمە یاخود لەسەر فەلسفەی مینیمالیزمە بەمانای چی دێ بەمانای سادەکردنەوە دێ یاخود بەمانای ئەوەی کە شتەکان لە زۆری و قەبارە گەورەی لا بدەین بەڵکو و سادە و ئاسانیان بکەین بۆ ئەوەی بتوانین ئیسفادەی لێ بکەین بە زمانێکی دیکە مینیمالیزم یعنی فەن تەبسیط الحەیات واتە شتێک چۆن بتانی هوەرێکە بۆ ئەوەی کە تۆ بتانی ژیانی خۆت ئاسان وە ژیانی خۆت سادەکەی بۆی شەڵام ڕۆچینە خزمەتی ئەم کتێبە کە ناوی مینیمالیزمە کتێبەکە لا نووسینی جۆشوا فیلدز و ڕایان نیکۆدیمۆسە کە ئەم کتێبیان کە نووسیوە لە تایتڵی کتێبەکە نووسیوانە لایف ئە مینینگفول لایف واتە بژی بەڵام ژیانێکی پڕمانا بژی کەواتە بەپێی ئەم قسە بێت مینیمالیزم یاخود بڵێن ئەم ئایدۆلۆژیا یاخود چۆن بڵێن ئەم هوەرە لە ژیان بۆ ئەوەیە کە ئێمە ژیانێک بژین کەوا مانادار بێ و ژیانێک بژین پڕ بێ لە مانە و پڕ بێ لە دەستکەوت با سەرەتا لە پێناسەی مینیمالیزمەوە دەست پێکەین بریتە لە ڕێگەیەک یاخود شێوازێک بۆ ڕزگاربوون لە شتە زیادەکان و لابردنی کۆتوبەندەکانی ژیان چونکە بەپێی نووسەرەکان بێ شتە زیادەکان لە ژیانمانە کۆتوبەندی ژیانن کەوا ئەکەن ئێمە کات وە زەمان بۆ ئەو شتانە سەرڤێ کەوا ئیسفادەی لێ ناکەین بۆیە مینیمالیزم بریتە لە ڕێگایەک بۆ ڕزگاربوون لە شتە زیادەکان و لابردنی کۆتوبەندەکانی ژیان لە پێنا و تەرخانکردنی کات و وزە بۆ ئەو شتانەی کە بەڕاستی گرنگن وەمانایەک بە ژیان دەبەخشن کەواتە بەپێی ئەم پێناسە بێت شتە زیادەکانی ژیانمان بریتین لە کۆتوبەندەکانی ژیانمان کەوا ئەکەن کات و زەمان بۆ ئەو شتانە بڕوا کە بەڕاستی گرنگ نین کە بەڕاستی مانابەخش نین و هیچ مانایەک بە ژیانی ئێمە نابەخشن و مینیمالیزم یاخود ئەم سادەکردنەوە یاخود ئەم کەمکردەوە بەمانای خۆ پێبەشکردن و لە خۆگرتنەوە نایەت بەڵکو و گەڕانە بە دوای بەختەوەریدا لە ڕێگەی ئەزمون و بەهاکانەوە کەواتە مینیمالیزم بریتە لە ڕێگایەک بۆ ئەوەی شتە زیاد و ئەو شتانی کەمانە و گرنگنی لە ژیانمانە لایەن بەرین وەک کات و وزە بدەین بە شتە مانەدار و گرنگەکان هەروەها بەمانای خۆبێبەشکردن نایە بەڵکو گەڕانە بە دوای بەختەوەریدا نووسەران خۆیان لە تەمەنی 20 ساڵانی داواتە لە بیستەکانی تەمەنیانە گەشتبوونە ئەو شتەی کە خەڵکی ئێمە پێی ئەوترێت سەرکەوتن دوتکەی سەرکەوتن کە ئەویش ئەوەیە کابرا سارەیەکی جوان فێلایەکی باژان شوقەیەکی بیان پارەیەکی زۆریە بێ ئەوان گەشتبوونە ئەم سەرکەوتنە بەڵام لەگەڵەوەشا قەرزێکی زۆریان لەسەر بوو و لە ناخەوە هەستیان بە بۆشایی و بێتاقەتی و خەمۆیکی و بێبەهایی و بێمانایی ئەکرد لە ژیانیانە و هەستیان بۆ ئەکرد بەڕاستی شتانێک کەمە لە ژیانیانە کە پێ ئەچێت ئەمان ئەوەی کە خەریکی بوون ئەمە نەبوو بێت واتە ئەو شتانەی کە ناخوو دڵیانی ئاسوودە ئەکرد ئەم شتانە نەبوو کە ئێستایان بوو بۆیە چیان کرد بۆیە هاتن دوو استراتیژیان جێبەجێ کرد کە وەک لە پێناسەکە وتمان کۆتوبەندەکان بریتین لە چین بریتین لە شتە زیادەکان هاتن ئەوانیش چیان کرد هەنگاوی یەکەم شتە زیادەکانی ژیانیان دەستنیشان کرد ئەو شتانەی کە کاتێکی زۆریان لێبە وزەیەکی زۆریان لێ ئەبە بیرکردنەوەیەکی زۆری پێوە سەرقاڵەکەن مشکی خۆیانی پێوە سەرقاڵەکەن کاتی خۆیانی پێدەن لە کاتێکا ئیسفادەشی لە ناکەن وە پێویست نین بۆیە یەکەم شتە زیادەکانیان دیاری کرد و ئەو شتانی کە گرنگ نەبوون و ئەو شتانی کە پێویست نەبوون
وەکو قەرز وەکو شتومەکی ناپێویست وەکو هەندێک شتیان هەبوو کە بەڕاستی گرنگ نەبوون تەنها بەشێکی ژیانیانی پڕ کردبووە بەبێ ئەوەی ئیسفادی لێ بکەن. هەنگاوی دوم چیان کرد؟ قەرزەکانیان دایە، شتە زادەکانیان فرۆشت، سەرنجیان خستە سەر ژیانێکی سادە و ئامانجار. واتە ئەمان شتانێکی زۆریان لە دەوری خۆیان کۆ کردووە بۆ ئەوەی کە سەرکەوتوو بن و قەرزێکی زۆریان لەسەر، بەڵام هاتن چیان کرد؟ شتە زادەکانیان لابر، ئەو شتانەی کە زیادە بوو هەمیان لابر و قەرزەکانیشیان دایەوە. کە ئەم شتیان کرد ڕاستەوخۆ سەرنجیان خستە سەر چی؟ خستە سەر ئەوەی کە شتەکانیان سادە بێت و ژیانیان ئامانجدار بێت. بۆیە لە کتێبەکە باسی ئەواکەن کە ئێمە پێویستمان بە 5 پایی سەرەکی هەیە بۆ ئەوەی ژیانێکی پڕمان نابژین. پێویستمان بە 5 بەها هەیە، پێویستمان بە 5 پایە هەیە بۆ ئەوەی کە ژیانێک بژین کە بەڕاستی ئەم ژیانە ژیانێکی مانادار بێت. بۆیە لە ئەم 5 پایە خودت ئەم 5 بەهایە چییە؟ یەکەم تەندروستی، دووەم پەیوەندیەکان، سێیەم خولیاکان، چوارەم گەشەکردن، پێنجەم بەشداریکردن و خزمەتکردن. کەواتە ئەم 5 پایە یاخود ئەم 5 بەهای کە ئەمان دەستنیشانیان کرد وەکو 5 بنەما دەستنیشانیان کرد بۆ ئەوەی کاتێک ئەژیت و ئەم 5 بنەمایە جێبەجێەکەی ژیانێک بژیت کە ئەم ژیانە مانادار بێت. با لە تەندروستیەوە دەست پێکەین کە یەکەم بەهایە. تەندروستی بناغەی هەموو شتێکە، چونکە بەبێ جەستەیەکی تەندروست ناتوانیت چێژ لە لایەنەکانی تری ژیان ببینیت. ئەگەر تۆ جەستەیەکی تەندروستت نەبێ و هەمیشە هەست بە بۆ نمونەگە بڵین کەسێک قەڵەوە یاخود بڵین کەسێک چۆری خوێنی زیاد، ئەو بە دڵنیاوە ناتوانێت زۆرێک لە خواردنەکان بخۆت و زۆربەی کات ئەترسێت لەوەی کە شتێک بخوات تەندروستی تێک بچێت و زۆربەی کات تەندروستی خۆی تێک ئەچێ کاتێک لە شوێنەکە یاخود ژینگەکەی ئەگۆڕێت. بۆیە بەبێ جەستەیەکی تەندروست بەڕاستی چێژبینی لە لایەنەکانی تری ژیان زۆر قورسە. پێ ئەچێت پارەیەکی زۆرت هەبێ، پێ ئەچێت خێزانێکی باشت هەبێ، پێ ئەچێت زۆر شتت هەبێت لە ژیاندا، بەڵام کاتێک تەندروست نیت ئەوە بە دڵنیاییەوە ناتوانیت چێژی تەواوی لێ ببینیت، چێژی تەواوی لێ ببینیت. و نووسران ئاماژە بۆ ئەوە ئەکەن کاتێک تۆ ئەچی بۆ قاعە یاخود ئەتەوێت کەسێکی ڕەشیق بی، ئەتەوێت کەسێک بی جسمێکی ڕێکت هەبێ، ئامانج لی کێبڕکی و دەرکەوتن و خۆنواندن نییە، بەڵکو و هەستکردنە بە باش. کەواتە خۆشمان ئەڵێن دڵێکی تەندروست یاخود بڵێن ڕۆحێکی تەندروست ئەوە تا لە ناو جەستەیەکی تەندروستە. کەواتە ئەگەر تۆ نەتوانی تەندروستی خۆت باش بکەی ئەو بە دڵنیاییەوە زۆر قورسە چێژ لە لایەنەکانی تری ژیان ببین. یەکەم شت کە ئەبێت لە تەندروستی خۆمانە باشیکەین بریتە لە خۆراک. ئەمیش بەچی زۆرێک لە خەڵکی ئەبینیت خواردنی چەور زۆرەخوا، خواردنی خراپ زۆرەخوا، خواردنانێکی کە ناتەندروستن زۆرەخوا، بەڵام ماوە کە وەزعی تێکە چێکە جسمی قورسە بێکە مێشکی هەستەکە بەڕاستی توانای لە دەستاوە ئەچێت بۆ نماوەیەک سەڵاتە ئەخوا، ماوەیەک سەوزە ئەخوا بۆ ئەوەی کە بە حسابی خۆی ماوەیەک خواردنی تەندروست بخوا. بەڵام بەڕاستی ئەمە هیچ شتێکی سووددار نییە، واتە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی، بەڵکو تۆ پێویستت بە چییە؟ پێویستت بەوەیە کە ستایلێکی ڕێک لە خۆراکی تەندروست پەیڕۆ بکەی، ستایلێکی ڕێک، واتە ئەبێت چی بکەی لە کاتێکا کە تۆ بۆ نمونە خواردنێکی سۆری ناسحی و ناتەندروستیە خۆی و خواردنێکی کەم تەندروستە خۆی ناتوانانی خێراواز لە خواردنە خراپەکان بهێنی یاخود ڕاستەوخۆ دەستکەی بە ئەو شتانێکەوە زۆر تەندروست و باش ئەکرێ ڕێژەکان کەمکەیتەوە. واتە بۆ نمونە تۆ ئێساکێنە ئەگەر پێوەرێک دانی پێچێ ڕێژەی خواردنی خراپت لە 175 بێ باشت لە 125 بێ، لە کەمترین حاڵەتا وەرە ئەم دوانە هاوسەنگ بکە، واتە با ڕێژەی خواردنی خراپ لە 150 بێ ئەویش 50 بێ. پاشان وردە خواردنی خراپ کەم بکەرەوە بۆ 25 لە 175 با خواردنی تەندروست بێ. ئەگەر کەسێک بتوانێت لە 175 ژیانی خواردنی تەندروست بێ ئەو بە دڵنیاییەوە ئەتوانێت جسمێک و یعنی لەلایەنی تەندروستیەوە کەسێکی تەندروست بێ. خاڵی دوم دوور بکەوەرەوە لە شەکر، واتە ئێمە سێ شتمانی پێوترێ ژەهر، ژەهری سپی،
نیشاستە خوێ شەکر بە تایبەت شەکری دروستکرا چونکە ئێمە هەندێک شەکری سروشتیمان هەیە کاتێک تۆ جۆر هەندێک زۆر لە خواردنە خۆی شەکری سروشتی تێدای ئەمان تا حەدشتێکی یاسایە چونکە ڕۆژانە هەموو کەسێک لایانی کەم پێویستی بە 25 گرام لە شەکر هەیە بەڵام ئەو شەکرە ناکە شەکری سپیە و لە بازار ئەفرۆشتێ بەڵکو ئەو شەکری کە تۆ لە خواردنەکان دەستت دەکەوێت زیاتر پشت بە سەوزە و میوە ببەستە واتە هەوڵ بدە بۆ نمونە لە 3 ژەمە باش ژەمێکت سەوزە و میوە بێت واتەیەکێک لە ژەمەکان جستەی خۆت بە سەوزە و میوە پڕ بکەرەوە بۆ ئەوەی کە جستەیەکی تەندروست دەبێت کەواتە خاڵی یەکەم بریتە لە خۆراک بۆ ئەوی جستەیەکی تەندروستت هەبێ ئەبێ بەڕاستی خۆراکی تەندروست بخۆیت خاڵی دووەم بریتە لە وەرزش و پشوو ئەبێت ئێمە ڕۆژانە جوڵەیەکمان هەبێت ئەم جوڵە بۆ ئەوە بێت کە هەم ماسوولکەکانمان بجوڵێنێ و هەروەها وا بکات ئەو چۆنەڵەی خواردنانە ئەو وزەی کە لە جستەمانە هەیە سەرفی بکەین کاتە ئەمە ڕۆژانە ئەگەر بتوانین 18 خولەک وەرزش بکەین تەنان نووسران ئەڵێن ئەگەر ڕاکردنیش نەبێت بەڵکو سەرکەوتنیش بێ بەسەر قادرمەیە یان 18 خولەک بە پێڕۆشتنیش بێ ئەمە هەر باش لەبەرەوەی ئەمە وا ئەکا ئەگەر جەستەت ئەو خواردنەی کە خواردوتە هەمووی ئەزم نەکەیت ئەو وزەیە هەمووی سرف نەکەی ئەگەر ماسوولکەکانت هەر جوڵە پێنەکەی ئەم 18 خولەکە یارمەتی دەرە بۆی کە تۆ تۆزێک ئەو وزەیە سەرفی کە لە خواردن دەستکەوت و هەروەها جەستەت بجوڵێنی هەروەها جۆرێک وەرزش هەڵبژێرە کە چێژی لێبینی بۆ نمونە هەیە حەزی لە مەلەوانی هەیە حەزی لە پاسکیل سواری هەیە حەزی لە شاخەوانی ئەم جۆرە وەرزشە دیاری بکە و هەڵی بژێرە بۆچی بۆی بەردەوام بیکەیت و لی بێزار نەبی چونکە ئەگەر تۆ کەسێک بی حەز لە شاخەوانی بێ بەڵام بدمێن بۆ قاعەی ئاسن ئەو بە دڵنیایەوە وازی لێ لەبەرەوەی هیچ چێژێکی لێ نابینیت بەڵکو هەوڵ بدە ئەو وەرزشە هەڵبژێری کە چێژی لێ ئەبینی کە خولیاتە بۆ ئەوەی بەڕاستی بتانی بەردەوام بی چونکە بەشێکی زۆری خەڵک ناتوانن دیسپلینیان هەبێ یاخود ناتوانن خۆیان ئیرادەیان هەبێت بە زمانی خۆمان بۆ ئەوەی کە ئەو وەرزشە بکەن کە حەزیان لێ نییە کاتە تۆش ئەو وەرزشە هەڵبژێرە کە حەزت لێتی بۆی بتانی بەردەوام هەیە حەزی لە کۆنفۆیە حەزی لە بۆکسێنە هەیە حەزی لە مەلەوانیە بەپێی ئەو شتێکی حەزت لێتی خاڵێکی تر بریتێت لە خەو بەڕێزان خەو چەند گرنگیەکی هەیە واتە خەو گرنگی زۆر زۆرە هەم لایانی دەرونی هەم بۆ ڕێخستنی زانیاریەکانی مێشک هەروەها بۆ خودی جەستەش واتە بۆ نمونە خەو یارمەتیمانەدا فشار لەسەرمان کەم بێت و یارمەتیمانەدا بێتاقەتی و بێزاریمان نەمێنێ یاخود یارمەتیمانەدا چۆن بڵێن مێشکمان بە شێوەیەکی تەندروست و ڕێک ئیش بکە هەروەها تەنانەت لە زۆر لایەن و یارمەتی ئەوش ئەدا کە جەستەمان خۆی ڕێک بخاتەوە کەواتە خەو یەکێکە لە گرنگیەکان بۆ تەندروستی ئێمە لەبەرەوەی بەڕاستی خەوی کەم کاریگەری خراپی لەسەر مێشک ئەبێت و خەوی زیادش بە هەمان شێوە کاریگەری خراپی لەسەر مێشکمان بێ و لەسەر تەندروستیمانە بێت بۆیە خەوتن ڕۆژانە لە 6 کاتژمێر بۆ 8 کاتژمێر خەوتنێکی تەندروستە و یارمەتیمانەدات ئەو سوودانی کە لە کاتی خەوا ئەیبینین وەری بگرین چونکە زۆر جارێمە ئەخەوین بەڵام ئەم خەوە خەوی تەندروست نییە بەڵکو خەوێکە زیانمان پێەگەێنێت کەواتە خەویش بەڕاستی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە تەندروستیەکی باشمان بێت کەواتە خاڵی یەکەم بریتی بوو لە تەندروستی یاخود بەهای یەکەم بریتی بوو لە تەندروستی بەبێت تەندروستیەکی باش بەڕاستی ئێمە ناتوانین چێژ لە لایەنەکانی ژیانمان ببینین خاڵی دووەم پەیوەندیەکان نووسەران ئەڵێن پێویستە پێداچوونەوە بە پەیوەندیەکان تا بکەیت و بیانکەیتە 3 ئاستەوە واتە ئێمە 3 ئاست لە پەیوەندیمانێ ئاستێکیان بریتە لە ئاستی سەرەکی ئەمانە خێزان هاوسەر هاوڕێی نزیک ئەمانە ئەو کەسانە ئەگرێتەوە کە تۆ بەڕاستی پێویست بۆیە کاتی زۆریان پێ بدەیت و ڕێزیان لێ بگری وە گرنگی و ئیحتیمامیان پێ بدەیت وە گرنگی و ئیحتیمامیان پێ بدەیت واتە تۆ پێویست بۆیە کاتێکی زۆریان پێ بدەیت و خۆشت بوێن و گرنگیان پێ بدەیت هەروەها جۆرێکی پەیوەندیمان هەیە لاوەکین ئەمانە ئەکرێ ڕێزیان لێ بگری و خۆشت بوێن بەڵام ئیحتیمامیان زۆر پێ نەدەی واتە لاوەکین ئەگەر ئیحتیمامیشیان کەم پێ بدەی ئاسایی لەبەرەوەی
ئەگەر ئەم کەسانە بۆ نمونە ئیتیمامیشیان کەم پێ بدەیت پێ ئەچێت یعنی هیچ تۆ زەرێک نەکەی لە ژیاندا و هیچ کێشێکیشت لە ژیاندا بۆ دروست نەبێت. بەڵام ئەگەر گرنگی و ئیحتیمام بە کەسە سەرەکیەکان نەدەی ئەمە بەڕاستی گرفتت لە ژیانتا بۆ دروست ئەەکە. کەواتە ئێمە سێ جۆر پەیوەندیمان هەیە: سەرەکی، خێزان، هاوسەر، هاوڕێی نزیک، لاوەکی. ئەمە کەسانن کە ئەیان ناسیت بەڵام زۆر زۆر لێتەوە نزیک نین، واتە ئێمە هەندێک شتمان هەیە لە پەیوەندیە ئێمە بەیەکەوە گرێ ئەدەن. پێم وێ لاوەکیەکان ئەو گرێدانە زۆرت نییە. پەراوێزەکان ئەمانەشەو کەسانن کە بە شێوەیەکی گشتی ئەیان ناسیت، هەروەها یاخود هاو پیشەیەکتە کەسێکتە بۆ نمونە لە شوێنێکە بەیەکەوە ئیشتان کردووە یاخود بۆن تۆ لە کۆمپانیایەکای 100 کەسیتیە، ئەمانە پەیوەندیان هەیە بێتەوە بەڵام پەیوەندیەکی پەراوێزن. ینی پێویستی بە لەوەچە خۆشەویستی وە گرنگی پێدان نەبێت، بەڵام پێویستی بە ڕێزگرتن نەبێت. کاتە ئەوانی کە لە پەراوێزان تۆ ڕێزیان لێ ئەگری، ئەوانی لاوەکین تۆ ڕێزیان لێ ئەگریت و خۆشتەوێتن بەڵام گرنگی کەمیان پێدێ. ئەوانەی کە سەرەکی نەبێ ڕێزیان لێ بگری و خۆشت بوێن وە گرنگیەکی تەواویشیان پێ بدەیت. بۆ ئەوەی کە پەیوەندیەکانمان گەشە بکات و پەیوەندیەکانمان سەرکەوتوو بێ، هەر پەیوەندیەکی باش 8 خەسڵەتی تایە. واتە هەر پەیوەندیە کە زۆر باش بێ وە زۆر سەرکەوتوو بێ 8 خەسڵەتی تایە. خەسڵەتی یەکەم بریتیە لە خۆشەویستی. خەسڵەتی یەکەم بریتیە لە خۆشەویستی، واتە خۆشەویستی لەم پەیوەندیە بوونیە. خەسڵەتی دووەم بریتیە لە متمانە. متمانە ژن و پیاوێکن متمانیان بەیەکە، باوکەکە متمانی بە منداڵەکەیەتی، دایکەکە متمانی باوکو و دایکەکە متمانی بە منداڵ و کوڕکچەکانی خۆیەتی. خەسڵەتی سێم بریتیە لە ڕازگۆیی، واتە بێ پەیوەندیەکان تایبەت پەیوەندە سەرەکیەکان پڕ بێ لە ڕازگۆیی، درۆیتیانە بێوە، شارنەوەیتیانە بێوە، کارانێکی تیان نەبێت کە ڕازگۆیی ون بکە. هەروەها خەمخۆری، ئەبێ خەمی یەکتر بخۆن وە گرنگیەکی تەواو بە یەکتر بدەن وە خەمی ئەرکەکانی یەکتریان بێ. پاڵپشتی، هەروەها پاڵپشتی یەکتریش بن. ئامادەبوون، کاتێک پێویستیان بە یەکترە بەڕاستی پێویستیان بۆیە ئامادە بن، یاخود پێویستیان بۆیە زۆربەی کاتەکان لەگەڵ یەکە ئامادە بن بۆ ئەوەی کە چی بکەن، یعنی وزەی باش ئاڵوگۆڕکەن و گفتوگۆ لەگەڵ یەکا بکەن و کاتەکانیان بەیەکەوە بەسەر برن. ڕەسەنایەتی، پێویستە هەر کەسێک خۆی بەو شێوەی کە هەیە قوبوڵکە وە کەسانی دیکەش قوبوڵکە. واتە تۆ نابێ هەوڵ بدەی ئەوانەی دیکە زۆر زۆر بگۆڕی، بەڵکو ئەبێ هەوڵ بەی لەگەڵ ئۆریجنەڵی خۆیان لەگەڵ ڕەسەنایەتی خۆیانە مامەڵە بکەین. هەروەها تێگەشتن، بەڕاستی پەیوەندی سەرکەوتوو پێویستی بە تێگەشتنەکەواتە ئێمە 8 خەسڵەتی سەرەکیمان هەتا ئەم 8 خەسڵەتە لە پەیوەندیەکە زیاتر بێت ئەگەری سەرکەوتنی ئەم پەیوەندیە زیاتر، و هەتا وەکو ئەم خەسڵەتانە کەمتر بێ ئەگەری شکستی ئەم پەیوەندیانە زیاترە. هەتا خۆشەویستی و متمانە و ڕاستگۆی و خەمخۆری و پاڵپشتی و ئامادەبوون و ڕەسەنایەتی و تێگەشتن لە پەیوەندیەکە زۆر بێ، بە دڵنیاییەوە ئەم پەیوەندیە زۆر زۆر سەرکەوتووەوە پەیوەندیەکی خۆشەوە چێژی تەواو لەم پەیوەندیە ئەبینرێ. چونکە بەهای دووەم بۆ ئەوەی کە ژیانێکی مانادار بژی ئەوەیە کە پەیوەندیەکانت پەیوەندی تەندروست بێ. و پەیوەندی تەندروست پێویستی بەم 8 خەسڵەتە سەرەکیایە. ئەم 8 خەسڵەتە سەرەکیایە بۆ ئەوەی کە بەڕاستی چێژ لە پەیوەندیەکە ببینی و پەیوەندیەکە بە پەیوەندیەکی سەرکەوتوو سیرکی. هەروەها 4 هەنگاومان هەیە کاتێک تۆ ئەیگریتە بەر ئەتوانی لە کەسانی دیکە تێبگەی و ئەتوانی کەسانی دیکە قوبوڵگەی. یەکەم شت لێبوردەی. هەموو پەیوەندیەک پێویستی بە لێبوردەیە، واتە شتانێک تۆ بتانی لەوانی دیکە ببووریت. هەروەها پەسەندکردن، ئەبێوانی دیکە پەسەندکەی، بیر و بۆچوونیان، فەلسفەیان، باوەڕ و قەناعەتیان ئەبێ پەسەندیان بکەی. ڕێزگرتن لە جیاوازیەکان، ئەبێ ڕێز لە جیاوازیەکانی یەکتر بگرین، نەک بمانەوێت ئێمە چۆنەڵەی
ئەوی دیکە بە زۆر هەندێک شتی هەیە قوبوڵی نەکەین بەردەوام بخێنە ژێر پرسیارەوە بەردەوام ڕخنەی لێ بگرین لەسەری بەردەوام سەر کۆنەی بکەین لەسەر ئەو شتانەی کە ئەو هەیەی بەڵام جیاوازە لە ئێمە هەروەها پێزانین بۆ هەوڵەکانیان ئەگەر ئێمە بەردەوام پێزانین دەستخۆشی هەروەها سوپاسی ئەو کەسانە بکەین کە هەوڵ بۆ ئێمە ئەدەن ئەوانیش زیاتر حەزەکەن کە هەوڵ بدەن یارمەتی ئێمە بدەن کەواتە بۆ ئەوەی پەیوەندیە سەرەکیەکانت یاخود پەیوەندیەکانت سەرکەوتوو بێ پێویستت بە 8 خەسڵەتی سەرەکی هەیە و پێویستیشت بە 4 هەنگاو هەیە بۆ ئەوەی کە لەوانی دیکە تێبگەی هەروەها وا بکەی پەیوەندیەکەتان پەیوەندیەکی سەرکەوتووتر بێت ئینشەڵا چاوەڕێی بەشی دووەم بن بۆ ئەوەی کە باسی خەسڵەت و باسی بنەماکانی تر بکەین بۆ ئەوەی کە ژیانێکی پڕمانە بژین